سیفەتێکی زۆر جوانی برا بچووکەکەم ئەوەیە کە لە کاتی تنگانەیە زۆر لەگەڵمایە. برا بچووکەکەم قەت تووڕەی نەکردوم، بەس برا گەورەکەم جار تووڕەمەکە. سڵاو لێبێ ئەمڕۆ لە خەڵک ئەپرسم چی سیفاتێکی براکەت بەلاوە زۆر جوانە؟ سیفەتی براکەم دوو برام هەیە، خوا لەمەوێ لێم نەسێنن و تەمەند درێژ بن و لەش ساغ بن ئینشەڵڵا زۆرم خۆشەوێن. سیفەتێکی زۆر جوانی برا بچووکەکەم ئەوەیە کە لە کاتی تنگانەیە زۆر لەگەڵمایە. هەموو خوشکەکانی وایە بەس بۆ تۆ؟ هەموو خوشکەکان وایە و بەس بۆ من بە تایبەتی زۆرتر. هۆکارەکەی چییە کەەوە تۆ زۆرتر؟ والله هۆکارەکەی من لەو گەورەترم لە ماڵەوە زۆر یەکتریمان خۆشویستووە و هۆکارەکەی ئەوەیە کە هەر قەت تووڕەی نەکردووی؟ بچووکتریشە لە تووڕەی نەکردو، قەت تووڕەی نەکردو. براکان جاربەجار ئاوا خوشکەکانیان بچووکەکەم قەت تووڕەی نەکردوم، بەس برا گەورەکەم جار تووڕەمەکە. بەچی تووڕەتەکە؟ بەوەی کە تۆزێ سارد و سڕا کە تۆزێ بەدەم خێزانەکە من باوکو دایکمەوە نییە لەسەر ئەوە جار لە یەک تووڕابین، بەس برا بچووکەکەم نە. باشە تۆ قەت دڵی ئەوانت ئێشانوە؟ ئەوەی خۆم بزانم نە، ئیتر لای ئەوانەوە نازانم، منیش قەت دڵیانم نێشانوە. باشە چیان پێڵێ لە ڕێگەی مایکی کۆباسەوە؟ لێرەوە پیانەڵێم زۆرم خۆشەوێن، تەمەند درێژ بن، لەش ساغ بن، خوابیان هێڵێ بۆ ئێمە بۆ خێزانەکانیان. باسەواکەن برا پشتە بۆ خوشک، ئەمە تا چەند لە سەر پەیوەندی نێوان خوشک و برایەتی ئێوەیە ڕەنگی یاوەتەوە؟ وەڵاهی لەخوا بەزیابێ جارێ بە تایبەتیش برا بچووکەکەم هەمیشە پشت و پەنامان، هەمیشە پشت و پەنای هەموو خوشکەکانە.